مامۆستاگیان دەبێ قسە ئەبێ بەدینی پێ قسەی زانستی وڵی خۆی لە بنەڕەتا ئەبێتەوە منداڵە خۆشەویستی پێ باش زۆرێکی زۆر گەورەی نەبێت خۆی زۆر بە مامۆستا نازانێت ئەسڵەن جای وایە مامۆستا خۆتانە بیر نەدەرتی زۆرە دینەکانە بەڕێزێک پێ بڵێت چاودێت بۆ من چی بکەمە لەوانە زۆر سەیرە ئەمڕۆ لەقی شارەزووری دەستگای نووری حیکما وەکو کاری هەمیشەیی خۆی کە خەمێکی گەورەی لە دڵایە سەبار بە پەروەردە بە پێویستمان زانی پانێڵێک دەربارەی پەروەردە ساز بکەین. بابەتی پەروەردە زۆر بابەت هەڵەگرێ بەڵام هەر لەبەر نەبوونی کات و درێژ نەبوونەوە تەنها دوو بەڕێز کاک دکتۆر بەختیار تاڵەبانی و مامۆستا عەبدولوەدود هاتبوون تەشریفیان هێنابوو بۆ پێشکەشکردنی محاضرە. پانێڵەکە خاص دەربارەی پەروەردە دواوە. وەکێک لە محاضرەکان دەربارەی پەروەردەیەکی ئیمانی مناڵان بوو چۆن پەروەردەیەکی ئیمانیان بکەین. یەکێکیان دەربارەی ڕێگاکانی وانەوتنەوە چۆن لەگەڵ مناڵانە بە شێوازێکی سەردەمیانە وانە بڵێنەوە. پانێڵەکە بە شێوە گشتەکەی لەقی شارەزوور بۆ ئەندامان و مامۆستایان بوو. هەروەها لەگەڵ ئەمە پێمان خۆش بوو دەرەوەی نووری حیکمەش بەشدار بێت بۆیە ڕێکخراوەکانی دیکەی ئەم سنوورەمان ئاگادار کرد ئەوانیش بە خۆشحاڵی و ڕێژەیەکیان تەشریفیان نابوو بەشدار بوون. پانێڵەکە بۆ ئەم قۆناغە هەستکردنە بە هەستیاری ئەم قۆناغەی پەروەردە لە هەر قۆناغێکی دیکەی پێشتر کە جیاوازە پەروەردە لەم قۆناغە زۆر قورستر و ئاڵۆزتر لە چاو قۆناغەکانی ڕابردوو بۆیە ئەم بابەتانە شتێک ئەدەن بەگوێی ئێمە کە زیاتر لە قۆناغەکانی تر گرنگی ئەم بابەتەمان لا دەرکەوێەوە خۆمانی زیاتر بۆ کۆبکەینەوە کاتی و گرنگی زیاتری پێ بدەین. ئەم پانێڵە تەنها ڕێگە نیشاندەر و تۆیەکە کە ئینسانە بێت دوای ئەم قۆناغە زیاتر ئاوی بدات زیاتر خزمەتی بکات چونکە تەنها بە پانێڵێک و کۆڕێک و سیمینارێک بابەتەکە یعنی دەرناخرێ بە تەواوەتی بەعکس و زۆری لەمە زیاتر پێویستە تەنها ئەمە ڕێگە نیشاندەرێکە بۆی ئینسان بتوانێت دوای ئەم قۆناغە زیاتر لەسەری بخوێنەوە زیاتر لەسەری زانیاری پێیاکەوتیا چڕ بێتەوە بۆ ئەوەی کە گرنگێتی بابەتەکەی بۆ دەرکەوێت بۆی ئەگەر بێ مامۆسایەکی سەرکەوتوو پەروەردەکارێکی سەرکەوتوو بێ ئەبی پێش ئەوە خۆی بۆ ئامادە بکەم پانێڵە ڕێگە نیشاندەرێکە و بۆی کە قۆناغەکانی دواتر ئینشاءڵڵا باشتر خۆی ئامادە بکات. بابەتی پەروەردەیەکێکە لەو بابەتە گرنگانی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە مرۆڤەکانەوە هەیە. زۆر گرنگە پەروەردەکار هەمیشە بابەتگەلێکی زۆر باش و چاکی هەبێت کە بتوانێت ئەو پەیامە جوانە بگەێنێت. بابەتی ئاینی بە تایبەتی قسەکردنە لەگەڵ عەقڵە، قسەکردنە لەگەڵ ڕوحە، قسەکردنە لەگەڵ جەستەیە و ئامادەکردنی مرۆڤە بۆ کۆمەلگا. بۆیە ئەمڕۆ لەم زنجیرە بابەتێ باسی ئەومان کرد کە مامۆستایانی عەزیزمان کە لە بوارە پەروەردەیەکان و لە بوارە ئاینەکانە کار دەکەن زۆر گرنگە خۆیان زانست و زانیاریان هەبێ و ڕۆشنبیریان هەبێ دەربارەی لە فەلەکەوە بیگرا هەتا دنیا، هەتا ژیان، هەتا هۆرمۆن، هەتا کەسایەتی، هەتا ڕەگەزەکان و چۆنەتی مرۆڤەکان و لە لایەکی تریشەوە ئاشناییان هەبێت بە کێشەکانی ژیان و چۆنەتی چارەسەرکردنی کێشەکان. ئەمە خاڵێکی گرنگە. خاڵێکی تر کە حەزمان کرد ئەمڕۆ لەم زنجیرە بابەتە باسێکی ئەوژەوەیەکە بڵێ ئەو بابەتە چڕ بکەین کە مەسەلەی دەروونناسی و ناسینی دەرونی مرۆڤەکان و ناسینی دەرونی بە تایبەتی منداڵ کە ئەتوان زۆرجا پێی دەڵێن سایکۆلۆژیای مڕاهەیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو کە چۆن بتوانین پەیامەکە بگەینیت و کاریگەریەکی باش لەسەر منداڵ بۆ ئێمە دروستەکەن. ئەمە سومعەیەک بۆ ئێمە دروستەکەن. ئەمە وە کۆڵێت بۆ کۆڵنی نعمەتێکی گەورەیە کەواتە ئەمەش خاڵێکی گرنگ و مهمە. پرۆسەی پەروەردە و فێرکردن یەکێکە لە گرنگترین و سەرەکیترین پرۆسەکان بۆ مرۆڤایەتی و هەروەها بۆ ئینسانی موسڵمان و ئینسانێک کە بێوێت لە داهاتووە جێدەستی دیار بێت و بێوێت تۆیەک بچێنێ بۆ ئەوەی کە خزمەتێ بە ئیسلام و بە کۆمەلگە و بە نەتەوەکەی خۆی بکات. وەکو زانراویشە ئێمە ئەگەرمانوێ شتێ بگەێنین پێشا پێویستە ئێمە وەری بگرین. وەکو عەرەب ئەڵێت فاقد الشەیء لا یعطی، واتە ئەو کەسێک کە هیچی نییە ناتوانێت بەخشێ. بۆیە ئەو کەسێک کە ئەوێ جیلێک پەروەردە بکە و لە خزمەتی کۆمەڵی خوێندکارا بێ و هاوکاری کۆمەڵی خوێندکارکار لە بەرەو پێشبردننی خۆیان بۆیە پێویستەکە ئەو کەسەکە مامۆسایە پێشتر خۆی پەروەردە کردبێ، پێشتر خزمەتی خۆی کردبێ و معلومات و زانیاری وەرگرتووێ لەسەر ئەوەی کە چۆن بتوانێت ئەو خوێندکارانی کە لە بەرزیان پەروەردەیان کات چۆن هاوکاریان کات چۆن معلوماتەکانیان پێ بەخشێ چۆن هاوکاریان بێت لەوەی کە زیاتر خۆیان بەرەو پێشبەرن. بۆیە لەو ڕوانگەوە ئێمەش بەشداریمان کرد لەم پانێڵە لە لقی شارەزوور دەستگای نووری حیکما کە پانێڵی پەروەردەی بوو لە شارەزوور ئەنجامدرا بۆ وەرگرتنی ئەو زانیارانی کە لەلایەن دوو مامۆستای بەڕێزەوە پێشکەش کرا هەم بۆ پەروەردەکردنی لایەنی ئیمانی ئەو مناڵانی کە لە بەردەستمانان و هەروها بۆ شێوازی وانەوتنەوەی ئەو دەرسانی کە ئەمانەیە بیگەێنین بە ئەو خوێندکارانەی کە لە بەردەستمانان. زۆر سپاسی دەستگای نووری حیکما لقی شارەزوورەکەین. گرنگی ئەم کۆڕ و کۆبوونەوانە جگە لە نزیککردنەوەی مامۆستایان ناوەندەکان یارمەتیەکی زۆری
گۆڕینەوەی بیر و بۆچوونیش هەیە مامۆسای وایە فکرێکی تازەی پێەیە مامۆسای وایە بۆچوونێکی جیاوازی هەیە بۆ پەروەردەکردن و ئەمەوێ باسیەوە بکەم کە پەروەردەکردنی منداڵ ئەساسی ترین شتی ئێمەیە لەبەرەوەی جیلێکی تازە بەڕێوەن ئێمە ئەبێ پەروەردەیان بکەین و ئەگەر ئێمە پەروەردەیەکی ئیمانی و پاک و تەمیز و نورانیان نەکەین خەڵکی تر زۆرە پەروەردەی کە بەو شێوەیە کە خوا پێی ناخۆشە و ئاهلی کوفر پێیان خۆشە جا هەرکی سەرشانمانە و پێویستە لەسەرمان بەڕاستی نان بخۆین و مناڵێ پەروەردەکەین تۆزێ بخەوین بۆی هێز و هەرەکەتمان تێبێ بڕۆین مناڵێکی تر پەروەردەکەین بڕۆین دەرسێ لە شوێنە بڵێنەوە بە منداڵان داواکارین لە خوای گەورە و میرەبان ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوانە زیاترکە بەرەکەتی زیاتری تێخە ئیخلاسی تێکە و جێی ڕەزامەندی خۆی بێت زانستی